کێشەی پچڕان و کەمی کارەبا لە نێو هەرێمی کوردستان یەکێک لە کێشەهەرە گەورە و درێژخایەنەکانی نێو هەرێمی کوردستانە. ئێستا لەم کابینەیەدا زیاتر لە $9 ملیارد ئەمریکی بۆ دامەزراندنی وێزگەیەکی لەم شێوەیەی کارەبا کە لە ڕێگای ئاوەوە هەڵمی ئاوەوە کار دەکات تەرخان کراوە. دەمانەوێت بزانین بە دامەزراندنی وێزگەیەکی لەم شێوەیە لە سنووری پارێزگای هەولێر لە خەبات وە لە چەند شوێنێکی دیکەش هەمان وێزگە دادەمەزرێت کێشەی کارەبا بە تەواوی لە هەرێمی کوردستان چارەسەر دەکات. ئەم جۆرە وێزگانە و وێزگەکانی دیکەی هەرێمی کوردستان کە بەشێکیان بە غاز، بەشێکی دیکەیان بە گاز، بەشێکی دیکەیان بە ئاو چەندی سەرنجاوی جۆر بە جۆرن، ئایا دەرەقەتی ئەوە دێن کە 24 کاتژمێر کارەبا بۆ لە مەودووە بەبێ ئەوەی پێویستیمان بە مووەلی دەبێت تەرخان دەبێت دابین دەبێت. من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ بە دوواداچوون لەسەر ئەم پرسە دەبێت. کاک پێشڕەو ئێوە باس لەوە دەکەن کە ئەم وێزگەیەکی مۆدێرنە بە ئاو بە هەڵمی ئاو کار دەکات، بەڵام من لێرە هیچ ئاوێک نابینم. یعنی چۆن ئەم وێزگەیە بە ئاو کار دەکات بە هەڵمی ئاو کار دەکات؟ بڵێ ئێمە سەرچاوی ئاومان لە ڕووباری زابی گەورەوە لە ڕێگای چەند ترۆمپایەکەوە دێ بۆ وێزگەکە. لێرە لە وێزگەکە لە ڕێگای دوو بۆیلەرەوە ئەو ئاوە ئەکرێتە هەڵم کە دوای ئەوەی بوو بە هەڵم بە خەسڵەت و مواسەفاتی تایبەتی کەوا سەرچاوەکەتان لەزەی گەورەوەی بە بۆڕی دێ بە بۆری بێ و تانچی تایبەتی گەورەمان هەیە. ئەو بۆریانە هەوە ئەو بۆریانە بەشێکیانی ئاوە بەشێکیانی هەڵمە بەشێکیانی سوتەمەنیە ئینجا دێتن ئەچە ناو تانچی گەورە و لەوێەوە چارەسەرێکرێ بۆی بگونجێت بۆ دروستکردنی هەڵم لەناو بۆیلەرەکانمان. دوای ئەوەی هەڵم لەناو بۆیلەرەکان دروست بوو بە پلەی گەرمی تایبەت بە پەستانی تایبەت بە شێوەیە کە گونجاو بێ بۆ ئیشپێکردنی تۆربینەکانمان کە بچێت ناو تۆربینەکانمان بەبێ ئەوەی هیچ زیانێکی میکانیکی بە تۆربینەکانمان بگەینێ. کەوای لە ڕووی میکانیکیەوە یعنی کارێکی زەحمەتە وەندە ئاسان نییە هەر ئاوێک کارەبا دروست بکە. ئێمە لە وێزگەیە وزە لە چەندین شێوە ئەگۆڕین. بۆ نمونە وزەی کیمیاوی لە ناو سوتەمەنی ئەیگۆڕین بۆ وزەی گەرمی ئەگۆڕین بۆ وزەی هەڵمی، دواتر وزەی کە لە ناو بۆیلەرە ئەوەیان وزەی هەڵمیش ئەگۆڕین بۆ وزەی میکانیشی لە ناو تۆربینەکان دوایی ئەچێتە ناو جەنێرەتەرەکانی پێسوڕێ و پرۆژەی لەم شێوەیە. ئەمە یەکەم پرۆژەیە یعنی نمونەی لەم شێوەیە لە کوردستان عێراقەیە بەڵام لە کوردستان بەڵام لە عێراق ئەوانەی عێراق کۆنن. بەڵێ ئێستا ئەمە بووین بە خاوەن نوێترین وێزگەی بەرەمێنانی کارەبا لە ڕێگەی هەڵمەوە. بەڵێ لە ڕێگای هەڵمەوە کە گونجاوە لەگەڵ هەموو ستاندەرە جیهازیەکان بۆ بەرهەمێنانی کارەبا لە وێزگە هەڵمەکان و لە ڕووی ژینگەشەوە ئێمە گەر تێبینەکرد هەیە. وەڵام من بەسەری ژینگە تەمەشای ئەو دووکەڵە دەکەم لە ئاسمانەوە ئەوە هەڵمەیان دووکەڵە. بڵێ ئێمە وێزگەکەمان چەندین تازگای تایبەتی بە چارەسکردنی دەرهاویشتەکان هەیە. ئەو دەرهاویشتانەی وەکو پاشماوە لە پرۆسەی بەرهەمێنانەمێنەوە لەوانە پاشماوەی گازین کە جەنابەت ئێستا لەوانەیە تێبینی بکەیت لە ڕێی دوو کەڵکێشەکەەوە چێتەوە ئاسمان ئەلەوێەوە سێنسەری تایبەتیمان هەیە ڕێژەی گازەکان شیەکاتەوە ئەنێرێ بۆ ئەنەلایزەرێک لە ژووری کۆنتترۆل لەوێەوە لە ڕێگای چەندین کۆمپیوتەرێک بە شێوەی ئۆتۆماتیک ڕێژەی دەرهاویشتەکان کۆنتترۆل کراوە بە شێوەیە کە گونجاوی لەگەڵ ڕێنمایەکانی بانکی نێودەوڵەتی جیهانی. بپرسم لە نێوان وێزگەیە کە لە ڕێگەی گاز یان غازەوە کار دەکات لەگەڵ وێزگەیەکی هەڵمی بۆ ژینگە کامەیان ژینگە دۆسترە؟ تەمان ئەوانەی کە لە ڕێگەی گازی سروشتەوە ئیشەکان تەسیراتیان کەمترە لەسەر جینگە، بەڵام ئەو وێزگەیەمە یەک لە خەسەتەکانی ئەو وێزگەیەمەیە ئەو دەستگایانێک کە پێویستن بۆ کەمکردنەوەی کاریگەری دەرهاوێشتە گازیەکان و شلیەکان لەسەر ژینگە و دەوروبەر هەمووی دانراوە و هەمووش ئیشەکە ئێستا مەترسیمان نییە. بەس پێم بڵێ ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشە
یعنی ئێستا تۆ پرسیار لە هەر کەسێک بکە یاخود پێی بڵێ کاکە لە ئاوەوە کارەبا دروست دەکەین دەڵێ کاکە چۆن دەبێ خۆ ئەوە بەنداو نییە سەرچاوی وزەکە لە چی وەردەگرن بەڕاست هەر سەرچاوی وزەکەتان ئاوە یان هاوکاری هەیە ئەو ئاوەی کە گونجاوە دەینین بۆ نابۆیلەرەکان نابۆیلەکەوکو گوتم ئەبێتە هەڵم ئەو هەڵما بە پەستان و پلەیەکی گەرمی تایبەت ئەچێتە ناو تۆربینەکان دەخولێنێتەوە ئەویش جەنەرێتەرەکان دەکەنێتەوە کارەبا بەرهەم باشە بەڵام بە پێی زانیاری من یعنی ئێوە پاشماوەی ئەو نەوتەی کە بەکەلێک نایە بەکاری دێنەوە لە مووی بەڵێ ئێمە لە ڕێگای بۆریەکی تایبەتەوە بەسرانێتەوە بە پاڵاوگەی خەبات لەوێ دوای پاڵاوتنی نەوتی خاو پاشماوەیەک ئەمێنێتەوە ئەو پاشماوەی ئێمە سوودی لێوەرەگرین بۆ بەرهەمێنانی کارەبا لە وێزگەی خۆمان یەک لە شتە باشەکانیشی ئەو پاشماوە کە ئەگواسرێتەوە لە ڕێگای بۆری تایبەتەوە تێچووی گواستنەوەی نییە کاریگەری نییە لەسەر پیسبوونی ژینکە بە تانکەربی گوازەوە ڕێگاوبان تێکناچی هیچ مەترسیش دەگەڕێنێتەوە بەڵێ باشە ئەم وێزگەیە درێژخایەنە یان کورتخایەنە بڵێ ئەو مێزگانە زۆر تەمەنیان زۆر دەژغانە سەروی 30 ساڵە هەر جارێ ئەتوانێت کارەکانی ئێمە ڕینۆڤیشن بکرێ جارێکی تر بگەنێتەوە سەر خاڵی سەرەتایی خۆی و چوستی و کەفاەتی بەرز بکرێتەوە بۆ چەندین ساڵی داهات. کردنەوەی ئەم وێزگەیە کە تایبەتە بە بەرهەمێنانی کارەبا هەرچەندەکە ڕێژەی بەرهەمێنانی بەبراو لەگەڵ وێزگەکانی دیکە ئەوەندە زۆر نییە زیاتر لە 300 مێگاوات کارەبایە بەڵام جیاوازی ئەم پرۆژێ و گرنگی ئەم پرۆژێ لەوەدایە بە دیزاینێکی تازە بە سەرچاوەیەکی تازەی وزەیە کە ئەویش لە هەڵمی ئاوە دەست پێ دەکات ئەندازیارانی ئەو پرۆژەیە باسدەوە دەکەن لە تەواوی عێراق پرۆژەیەکی لەم شێوەیە نییە چونکە بە دیزاینێکی مۆدێرن دروستکراوە لە ژێرەوەی ئەو بۆیلەرانە 1000 متر مکعب چیمەنتۆ بەم شێوەیە لە ژێرەوەی ئەم پرۆژەیە واتە بناغەکەی بناغەیەکی پتەوە ئەمانە بۆیلەری ئاوەکەن لێرەوە هەڵمەکە دروست دەکرێ و تەنانەت ئەم دیزاینە وای کردووە ژینگە دۆست بێت پاشماوەکانی ئەو دەرهاوێشتەی وێزگەیە بە شێوەیەک دیزاینی بۆ کراوە زیانی بۆ مرۆڤ نەبێت هاوشێوەی کاوەی لە عێراق دروست کراوە بۆ نمونە ئەوەی عێراق مۆدێلی کۆنە بەڵام ئەوەی ئێستا مۆدێلێکی تازەیە بە هەمەهەنگی لەگەڵ کۆمپانیایەکی کۆری دروست کراوە ئەمە شوتەکەیە بە شێوەیەکی زۆر مۆدێرن وا دەکات ئەو دەرهاوێشتەی کە ئێستا لە ئاسمانەوە دەردەچێت بە شێوەیەک لە شێوەکان ژینگە دۆزدێ و کەمترین زیانی بۆ مرۆڤ هەبێت. ئێمە هاتوینەتە ژووری کۆنتترۆلی وێزگەی هەڵمی خەبات لێرەدا وەک دەبین درێ ژمارەیەک لە ئەندازیارانی کۆری کار دەکەن بە هەمانجی لەگەڵ ئەندازیارانی خۆمانە خەڵکی کوردستان دەمانەوێت بزانین لە دەستپێکدا دەمانەوێت بزانین گرنگی ئەو وێزگەیە چییە بۆ دەبێ ینی لەگەڵ دامەزراندنی ئەو وێزگەیە دەگوترێت کاژمێرێک و نی و یان دوو کاژمێر کارەبە لەسەر تەواوی تۆڕی کارەبای کوردستان زیاد دەکات. کاک سەرکەوت بەرپرسە لە بەشی تەکنیکی کارەبایی و تەکنۆلۆژیا لێرکوانە لەگەڵمانە کاک سەرکەوت پێم خۆشە لەوە دەست پێ بکەین یعنی گرنگی ئەو پرۆژەیە چییە بۆ ئێمەوەندە دڵمان خۆش بێ چەند جار وێزگە کراوەتەوە بەڵام دۆخی کارەبا هەر ینی گۆڕانکارێکی ئەو توی تێدا دروست نەبووە گرنگی ئەو پرۆژەیە چیە؟ گرنگی ئەو پرۆژە لەوەدایە یەکەمیان پرۆژەیەکی 100% حکوومەتە حکوومەتەوە حکوومەتی هەرێمە و هەرێم لەسەر بودجەی خۆی دروستی کردو یعنی ئەوانتر ئەهلی بوون ئەو پرۆژانەی تر وێزگەی بەرهێمێنان تا ئێستا دروستکراوە لە 2007ەوە دەتوانم بڵێم هەر هەمویان پێشەی ئەهلی بوونە بەڵام ئەم پرۆژەیە خۆشبەختانە 100% پرۆژەی حکوومەتی هەرێمە باش ئەمە دەستکەوتێکی حکوومەتە ماڵی حکوومەتە
گرنگی دیکەی چییە؟ ینی بۆ نمونە ئێوە دەڵێن کاکە لە ڕووی استراتیژی و بڵانسی کارەبا قسە دەکەن دەڵێن کارەبای دهۆکیش باش دەکات. زۆر ڕاستە تەوان اختیارکردنی لۆکیشن و شوێنی دانانی ویزگا زۆر زۆر مهمە لە سەرتاوە. ئەو ویزگەیە شوێنەکەی بۆ اختیار کراوە لە سنتەری لۆدەوە بە پێی سنتەری لۆت دانراوە دەبێت لە سنتەری لۆدەوە نزیک بێ لەکوێ مەشاکل هەیە بۆ لۆت لێدا بن. وێزگەی هەڵمی خەبات چاکێکی هەیە باشێکی هەیە لەو ڕۆوە کەوا یەکەمیان نزیکە لە ئەو نزیکە لەسەر چاوی سوتەمەنی لە هەمان کاتە بە دامەزرانی ئەو ویزگەیە بەهۆی ئەوەی کەوا ئێمە ڕەبتین لە ڕێگای هەشت هێڵی 132 کەیفی بە تۆڕی نیشتمانیەوە توانیمانە چارەسەری کێشەی ڤۆڵتیە تاڕادەیەک چارەسەری کێشەی کارەبای پارێزگاکانی تریش بکەین وەک دوهۆک و هەولێر چونکە کارەبا زیاد بۆ ئێستا کارەبا بە تەواوبوونی بە ئیشپێکردنی ئەو وێزگەیە بە ئیشپێکردنی ئەو وێزگەیە 100% بە تەواوەتی لە سەتادەی کارەبای هەرێم زیاد دەکات. باشە ئێستا ئەمە کارەبایەکە کارەبایەکی حکومیە وێزگەکە حکومیە ئەوانی تر ئەهلین باشە ئەمە وادەکە بە شێوەیەک لە شێوەکان ینی کارەبا لە کوردستان ئیتر حکوومەت پشت بە وێزگەکەی خۆی ببەستێ لە باتی لە ئەهلی ئەنی خەرجێک دەگەڕێنێتەوە بۆ ئێمە ئیشپێکردنی ئەو ویزگەیە ئەو ویزگەیە دەکەوێتە ئەستۆی حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێم استراتیژی خۆی هەیە بۆ ئیشپێکردنی ئەوە هەڵبەتە لەوانەیە پارەی تێچوونی ئەو پرۆژەیە دروستکردنی زۆر بێت بەڵام پارەی ئیشپێکردنی کەمتر بێ لە وێزگەکانی تر چونکە سەرچاوی خەرجی کەمتر بێ یەکەمیان لەبەر ئەوی سوتەمەنیەکەی سوتەمەنی قورسە پاژماوەی مەسفاکانە لە هەمان کادا ئەو پرۆژەیە لەبەر ئەوەی پرۆژەی حکوومەتە تێچووی نەکەوتۆتە ئەستۆی کۆمپانیاوە بەرهێنەکان سەری بەرەمێنانی کارەبا کەمترە بێت کەمتر دەبێت باشە کەوایە نمونەی ئەم جۆرە پرۆژەیە بۆ کوردستان گرنگە بەس پێویستە بیر لە سەرچاوی سوتەمەنی باشتر بکرێتەوە بەڕێی من ئەگەر ستێجی دوو کە بڕیارە لە داهاتوویا بکرێت لێرە پشنە بەستێت بە نەوتی ڕەش پشت بەستێت بەغاز کەوایە ینی پرۆژەی فراوانکردنی ئەو پرۆژێش لە بەرنامە هەیە ئەو شوێنی من لێ وەستاوە شوێنی ستێجی دوی پرۆژەکەیە ئێستا حالیە ئەوە لە داهاتوویە بڕیاری لێ دەدرێ و بە شێوازێک دەکرێت بەڵام من ئامۆژگاریم و تێبینیم ئەوەیە کەوا بە نەوتی ڕەش نەکرێت باشە من ئێستا کۆمەڵێک ئەندازیار دەبینم و پێم وایە کۆمپانیایەکی تورکیش ئەو پرۆژەی دروست کردووە ئێمە توانای خۆمانیمان چەندە دەتوانین خۆمان بەڕێوەی بەڵێ ئێمە هەل لە سەرتاوە کۆمەڵێک ئەندازیاری باش کۆمەڵێک تەکنیکاری باش هێنامانە پرۆژەکە و ڕاهێنانیشیان کردووە لە ناو و لە دەرەوەی وڵات بەڵام بەهۆی کێشەی ڤایرۆسی کۆرۆنا ئەو کۆمپانیایی کە ئێستا کە دروستکەری بنیادنانی پرۆژەکەیە کە ئێستا ئیشی پێەکە بە پێگرێ بەستێکی تایبەت بۆ سێ مانگ ڕێگەمان پێنادا ئێمە کارمەندانی خۆمان بێنینەوە بۆ ئەوی ڕاهێنام کە لەگەڵیانە ئەمە کێشەی بۆ دروستکردوینە و بۆ تەگرفت لە بەردەستمان دەنا ئێمە بەڵام کێشەکە کێشێشی کاتی نییە کاتیە بەڵام لە داهاتوودا هەر کۆمپانیایەکی بێت بە پێگرێ بەستێکی تایبەت بێتە ئێرە شەرتی ئێمە ئیشپێکردنی ئەندازیارانی خۆمان. لە سەرەتای دەستپێکردنی ئەو پرۆژەیە تا تەواوبوونی ینی وێزگەی هەڵمی خەبات بۆ کارەبا نزیکەی 2500 دەرفەتی کاری بۆ خەڵکی ئەم ناوچەیە و تەواوی خەڵکی کوردستان سبە ئەندازیار شۆفێر کاسبکار کرێکار کارەباچی تەکنیکار هەر هەموو دروست کرده بوو بەڵام لە ئێستادا ئەم وێزگەیە کە کەوتۆتە کار زیاتر لە 150 کرێکار و ئەندازیار و خەڵکی بیانیشی تێدا کار دەکەن ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشە تەواوی ئەو بۆیلەرەکە ئێستا لە ئاسمانەوە نازانم ینی لەوانەیە 500 متر بەرزاییبی بەرزاییەکەی یەکجار زۆرە بە شێوەیەک دروست کراوە کە بەرگەی بوومە لەرزەش بگرێت بزانن هەمووی لەسەر دینگە دروست کراوە واتە هەر کاتێک ئەگەر بوومە لەرزەش شەبێ هەرچەندە پرۆژەکە لە ئاسمانە لەسەر ئەو دینگانە وەستاوە بەڵام حیسابی ئەوەش کراوە لەنێو پرۆژەدا دوو بۆیلەری گەورە هەیە لەگەڵ دوو تۆربۆ دەڵێن پرۆژەکە پرۆژەیەکی درێژخایەنە و لە تەواوی وێزگەکانی دیکە دەتوانێت بەردەوام بێت لە بەرهەمهێنانی کارەبا بە کەمترین خەرجی.
وەک ئەندازیارەکان دەڵێن ئەمە نوێترین پرۆژەیە گرنگترین پرۆژەیە یعنی حکوومەت دەتوانێت پشت بەم وێزگەیە ببەستێ بۆ بەڕێمێنانی کارەبا بەڵام کاک محەممەد ئێمە لە ڕابردوو پرۆژەی زۆر گەورەمان بینیوە پرۆژە هەبووە گوتیان کاکە کێشەی کارەبا چارەسەر دەکات دوای ماوەیەک وەستا چی بوو غاز نەما چی بوو گاز نەما چی بوو کێشەیەک دروست بوو ئەرێ بەڕاست پێمان بڵێ ئێوە دەتوانن بەردەوام بن لە بەرەمهێنانی کارەبا یاخود خوا نەخواستە تەمەنێکی کورتی هەیەوی تر دەڵێن کاکە کێشەی تێ خۆی جارێ پێشەکی بەخێر بن لە ڕاستیدا هەموو پرۆژێک کۆمەڵک دراسات و لێکۆڵینەوەی لەسەرەکەی ئەم پرۆژەیە لێکۆڵینەوەی هەموو ئەوانەی لەسەر کراوە لە ناحەی بیئی یعنی لە ناحەی ژینگەچی پێویستەوە لە ناحەی ئەوەی کە ئەو پێداویستیانەی بۆ ئیش پێکردنی کە ئاو سوتەمەنیە با بڵێن لەو دوو ناحەیە احتیاتی تەواو کراوە باشە چی کراوە پرۆژێکی ئاوی متەکامل بە هەموو سیستمێکەوە دروست کراوە لە نزیکترین شوێن لەسەر ئاوی لەسەر زەی گەورە لێرە نزیکمانە تقریباً 1.7 کیلۆمەتر دوورە لە ئێمەوە لەو پرۆژەیەدا هەموو ئەو پێداویستیانەی کە پێویستە بۆ ئەوی پرۆژەکە ڕانەوەستێ کراوە کەوای ترسمان نەبی بە دڵنیایەوە لە کێشەی ئاو ترسمان نابێت چونکە احتیاتی ئەوە کراوە کە مستەوای ئاوەکەش ئەگەردا بەزێت چی سیستمەکەیە بەکار بێنرێت بۆ ئەوەی تعویزی ئەو ئاوە بکاتەوە ئەوە لە ناحەی ئاوەکە هیچ کێشەیەکمان نابێت ئەمێنێتەوە سەر سوتەمەنی سوتەمەنیەکەی ئێمە لێرە برادرانی تریش لەوانەیە باسییان کردبێ ئێچە پۆیە واتە نەوتی ڕەشی قورسە پاشماوەی ڕیفاینەرەکان یان پاڵاوگەکان کە ئێمە و وڵاتێکی دەوڵەمەندین لەم بابەتەوە ئەو سوتەمەنیە بە بەلاشە ڕۆژ ساڵانی تر ئێستا ئێمە بەکارهێنین بۆ ئەم جۆرە بەرهەمهێنان بۆ ئەوەی تووشی کێشەی سوتەمەنیش نەبین ئێمە بە سیستمێکی پایپلاین واتە بۆڕی نەوت لە نێوان هەردوو وێزگەی ئێمە و نزیکترین پاڵاوگە کە پاڵاوگەی کەورگۆچکیان کاری پێوترێت بەستراوەتەوە کە بە شێوەیەک هەر کاتێک نەوتی ڕەشمان پێویست بێ بە کەمیەتی پێویست دەدرێتە ئەو وێزگێ لەبەرەوە لەو دوو ناحێش کێشەمان هەندێک جار دەڵێن کۆمپانیای ئەهلی سەرکەوتوترە لە کاری حکوومەت ئەم پرۆژەیە 100% حکومیە لە ڕووی ڕۆتینات لۆجستی کێشەمان دروست نابی لەسەر تەوقیعەک یەک بۆیلەر بەکاملی لە کار بکەوێت بەڵێ لە ڕاستیە ئەوە یەکێکە لە کێشە سەرەکانی هەموو سیستمی حکوومەت تەنها کارەبانە هەموو سیستمەکانی حکوومەت کێشەی ڕۆتینیان هەیە لەبەرەوە لە ڕاستیدا ئێمە وەختی خۆی دەربارەی ئەم بابەتات چەندەها کۆبوونەوەمان کردووە و یاداشتی خۆمانمان داوەتە حکوومەت داوەتە وەزارەتی کارەبا وەزارەتی کارەبا بەرزی کردەوە بۆ ئەنجومەنی وەزیران کە کێشەی ڕۆتینیات وەزارەتی کارەبا نابێ بمێنێ ئەنجومەنی وەزیران دەڵێ نابێ بمێنێ نابێ باشە سەبارەت بە کرێکار من کرێکاری بیانی دەبینم وە کرێکاری خۆمانش دەبینم پێشترش دەڵێن دەرفەتی کاری بۆ زیاتر لە 2000 کەس دروست کردووە چۆنە ئێستا دۆخەکە بڵێ لە خۆی هەموو پرۆژەیەک لە چەند قۆناغێکی هەیە قۆناغی کۆنستراکشن واتە دروستکردن و دوای قۆناغی ئیشپێکردن و بەرهەمهێنان ئێستا ئێمە گەیشتێتە بەسپاس بۆخوا گەیشتێتە و قۆناغی بەرهەمهێنان کێشەی کۆنستراکشنمان نەماوە لە مەرحەلەی کۆنستراکشنە لە قۆناغی کۆنستراکشنە واتە دروستکردن لەو قۆناغەدا لە بینی 1500 بۆ 2500 کەس ئیشی کردووە لێ یعنی پیک گەیشتۆتە 2500 کەس کە نزیکەی لەبەرەوەی ئەم تەکنۆلۆژیایی لێرە بەکارهاتۆ بەڕاستی لە کوردستاندا دەستی کارمان نەبووە بتوانێت لەو جۆرە تەکنۆلۆژیایە بێ بۆیە نزیکەی 75% بێگانە بووە بەڵام 25% بۆ ئێستا چەند کەس دەستی کاری هاوڵاتی خۆمان بووە ئێستا چەند کەس کار دەکەن ئەوەش بڵێم سەبەبی ئەوەی کە زەختێکی زۆرمان کردو بۆی دەستی کاری خۆمان بەکاربێنرێ کۆمەڵێک ئەندازیار و تەکنیکار و کرێکاری ماهیر کرێکاری بەتوانامان بۆ دروست بووە کە ئێستا ئەتوانرێت بە خۆمان بەڕێوەی هەم خۆیان بوون بە خاوەن ئیش و هەم ئەشتوانرێت سوودیان لێ لە نێو هەرێمی کوردستان لە تەواوی شار و شارچووەکانی هەرێمی کوردستان ئەم هەرێمە پێویستی بە 4500 مێگاوات کارەبا هەیە لە تەواوی وێزگەکان چه ئەوانی ئەهلی یاخود حکومی دابینی بکات بەڵام بەپێی زانیاریەکانی ئێمە کە لە وەزارەتی کارەبا دەستمان کەوتووە ئێستا بە تەواوی وێزگەکان کە کەوتونەتە کار و ئەوانەی لە کاریش وەستاون دەتوانن نزیکەی 3000 مێگاوات کە ڕۆژانە جیاوازی لەم
ڕێژەیەدا دەکرێت دابینی بکەن هێشتاش کێشەی کارەبامان هەیە لە بەرەمهێنانی کارەبا واتە وێزگانی کە بە غاز کار دەکەن یان بە گاز کار دەکەن بەشی زۆریان لە کار کەوتون چۆن دابەشکراون زۆربەی هەرە زۆری کارەبا دەچێتە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە کە وەک وەزارەتی کارەبا باسی لێوە دەکات ڕێژەکەی لە 53 لە هەولێر و دۆک ڕێژەکە لە 47 بەکردنەوەی وێزگەیەکی هەڵمی لە خەبات تا ڕادەیەکی زۆر تەوازن لە تۆڕی کارەبا دروست دەکات بەوەی هەم ڕێژەی کارەبا زیاد بکات و هەمیش دابشکردنی کارەبا بە شێوەیەکی یەکسان بێت واتە لە دۆک کەم بێ لە هەولێرەوە دەچێت بۆ دۆک لە دۆک زیاد بێ لە دۆکەوە دەتوانرێت بگەینرێتە شوێنێکی دیکەی کوردستان. وەک بینیمان پرۆژێ هەڵمی کارەبای 300 میگاواتی خەبات پرۆژێکی گرنگی استراتیژیە ڕێژەیەکی زۆری کارەبا بۆ سەرتۆڕی هەرێمی کوردستان کارەبا زیاد دەکات بەڵام تاوەکو ئێستا نازانرێت تاکەی مۆلیدەکان دەمینێن لە هەرێمی کوردستان تاکەی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان دوو سەرچاوی کارەبایان دەبێت یەکیان کارەبای نیشتیمانی ئەوەی دیکەشیان کارەبای ئەهلیە کە پێی دەگوترێت کارەبای مۆلیدەکان بابزانین وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان چ پلانێکی هەیە وەکەی پشت بە کارەبای نیشتیمانی بە یەکجاری دەبەسترێت. کاک دیار لەوەتەی من لە یادمە بەردەوام وەزارەتی کارەبا وێزگە دەکاتەوە سەرچاوەکانیش وەکو دەبیندرێ هەر جارێ و سەرچاوەیەکی جیاوازی هەیە بۆ دابینکردنی بڵێن سەرچاوی بوسە بەڵام لەگەڵ ئەوەش دار کێشەی کارەبامانەیە کاک دیار ئەوە بۆ کێشەی کارەبا چارەسەر نادێت ڕاستە من وەکو بەڕێوەبەری گشتی بەرهەمهێنان وەڵامی بەڕێزە دەدەمەوە ئێمە وەکو سێکتەری بەرهەمهێنان ئێمە ئێستا وەکو ژێرخانی بەرهەمهێنان لە هەرێمی کوردستان زیاتر لە 6700 مێگاواتمان ئێمە ئێستا ئامادەیە بۆ کارکردن و پرۆژە جێبەجێ کراوە و ئەو ویستگانە هەمووی تەواو بوون و ئامادەی کارکردن بەڵام لەو کاتە یا لە کاتی ئێستادا ئێمە چەندێک بەرهەمهێنی لە بینی 2800 هەتا 3000 مێگاوات بەپێی ئەو سوتەمەنی کە بۆ ئێمە دابی نەکرێت تەمە هەندێک ویستگەی ترمان هەیە وەکو کارۆ ئاویەکان خۆ دەزانی ئەوانە بەپێی بوونی ئاو و بەپێی بارانی ساڵ و ئەمانە بەرهەمەکانیان دێتە بەرهەم بەڵام ویستگەکانی زۆر کە لە زیاتر لە 90 ئەم کارەبایە کەیسا هاوڵاتیان وەری دەگرن لەو سوتەمەنی لەو ویستگانەیە کە لەلایەن کردی تایبەتەوە لە لایەن بۆ بەرهێنەرەکانەوە جێبەجێ کراوە ئەو سوتەمەنی کە دابین ئەکرێ بۆ ئێمە کە بریتێ لە گازی سروشتی بەشی ئەوەنە دەکات کە ئێستا بەرهەمی پێوایە ئێمە سەرچاوەمان هەیە بەڵام سەرچاوی وزە دابین بکرێ بە تاواتی دەتوانین کارەبا دابین وەکو وستەکەی بەرهەمهێنان بڵێ ئێمە زۆر زیادمان هەیە لە خواستی خۆمان ئەگەر بتوانین کاری پێ بکەین و ئەو پێداویستیانی کە پێویستە بۆ ئەو ویستگانە دابین بکرێ ئێمە ئەتوانین بەپی خواستی هاوڵاتیان وەکو سێکتەری بەرهەمهێنان بڵێ ئێمە ئامادەین بۆ بەر باشە ئێستا بۆ تا خەونێکی گەورە حەزێکی گەورەی هاوڵاتی مۆلیدە نەمینێ تەنیا یەک سەرچاوی هەبێ کارەبا ئەوش کارەبای نیشتیمانی بێت بەڕاست ئەمە هەرو خەون دەمینێ یان وەزارەتی کارەبا لە کۆتادا وەک ئەم کابینێ باسی لێوە دەکا دەبێ پەر بە کارەبای نیشتیمانی بدا و 24 کاتژمێر کارەبا بدات بە هاوڵات وەکو پێمان وتراوە لە وەزارەتی سامانە سروشتەکان ئەوانە پێشبینی ئەەکەن لە کۆتایی ساڵی 2021 بتوانن توانایی تەواوی ئەو ویستگانی کە ئێستا لە کار ڕاوەستان کە ئێستا نزیکی 12 تۆربینمان ڕاوەستاوە ئامادەیە بۆ کارکردن بتوان گازی بۆ دامین بکەن لە هەمان کاتە ئێمە گەڕاوین بە دوای سەرچاوی ترەوە کە دوور بێ لە کێشەی سوتەمەنیەوە سەرچاوی با لەگەڵ زیادکردنی ویستگەی تری هەڵمی لەو ویستگانی کە ئێستا لە کاردان بێ لە خەبات بۆ نمونە ئێستا ویستگەی هەولێرمان هەیە دوو یەکەی هەیە لەسەر گەرمی هەژدێکەکەی تر ئیشەکە بەبێ سوتەمەنی کە پێ ئۆتێ کۆمباین سایتەوە لە پێناو دابینکردنی کارەبایەکی 24 کاتژمێری ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لەم دۆخە قەیراناویەدا زیاتر لە $9 ملیار تەرخان کردووە بۆ دابینکردنی وێزگەیەکی مۆدێرنی کارەبا کە بتوانێت
بۆ ماوەی 24 کاتژمێر کارەبا لەم وێزگەیە بۆ هاوڵاتیان دابین بکرێت واتە بەردەوام ئەم وێزگەیە بە تەواوی بکەوێتە سەرکار ڕۆژانە 330 مێگاوات کارەبا بەرهەم دەێنێت ڕاستە بەرهەمەکە گرینگە و وێزگەی زۆرمان هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەرپرسان لە وەزارەتی کارەبا نایشارنەوە کە کێشەی کارەبا بەردەوام دەبێت بە پێی زانیاریەکان و ئەوانەی چاودێری دۆخی کارەبا دەکەن تەواوبوونی پرۆژەکانی کارەبا و پێدانی 24 کاتژمێر کارەبا بە هاوڵاتیان لە کاتێکدا دەبێت کە پێوەری زیرەکی کارەبا بە تەواوی کە ئێستا حکوومەتکاری لەسەر دەکات بکەوێتە جێبەجێکردنەوە و لەگەڵ ئەوەشدا دەبێت وزە بۆ وێزگەکانی دیکە دابین بکرێت بە پێچەوانەوە کێشەکان بەردەوام دەبێت و هاوڵاتیش دەبێت پشت بە مۆلیدەکانی کارەبا ببەستێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.